لە کۆبنەوەی دوێنێ ئەنجومەنی کۆمیساران بڕیارماندا بە ئاڕاستەکردنی نووسراوێک بۆ هەرێک لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی کە وادەیەک و ڕۆژێک دیاری بکرێت بۆ هەڵبژاردنەکان، چونکە بۆ ئێمە زۆر گرینگە ئەو ڕۆژی دیاری بکرێت لەبەرەوەی کە ئەو خشتێک کە لەلایەن سەرۆکی کارگێری هەڵبژاردن ئامادە دەکرێت دەبێت پێی ڕۆژەکان بێت تا کۆتا ڕۆژی هەڵبژاردن. بۆیە داوامان کردووە کە لە نزیکترین کاتدا ئەو وادەیە دیاری بکرێت بۆ ئێمە پێی ئەو وادەی خشتەی کردارەکانی خۆمان دابڕێژین. هەروەها داوامان کردووە کە بودجەی پێویست بە ئەو پرۆسێ دابین بکرێت و پێشنیاریشمان کردو بەڕاستی کە هەڵبژاردنەکان هەرسێ هەڵبژاردنەکە لە یەک کاتدا بکرێت بۆی کە تێچوو کەمتر بێ و لە یەک کاتدا هاوڵاتیان بێنە سەر سندوقەکانی دەنگدان. لە ناو نووسراوەکەدا ئاماژەمان بەوە کردووە کە بەڵێ گرینگە کە لە کاتی دیاریکردنی وادەیەک بە هەڵبژاردنەکان بەڕاوێژ بێ لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی، چونکە بە پێی یاساکەی خۆمان هەر وادەیەک کە دیاری دەکرێت پێویستە ڕای کۆمیسیۆنی لەسەر بێ ئایا ئێمە دەتوانین لەو ماوەیەدا یاخود ناتوانین یاخود بەدیلی ئێمە چێ بۆ کاتێکی تر بۆ ئەو بابەتە. ئومید دەکەین کە لە ماوەیەکی زۆر کەمدا ئەو وادەیە دیاری بکرێت بۆی کە ئێمەش دەست بکەین بە ئامادەکاریەکان و بە خۆشحاڵیەوەی کە ئێستا بڕیاری لەسەردا دوێنێش بریتی بوو لە ئامادەکردنی پرۆژەیەک بۆ پەرلەمان و حکوومەت بۆی کە دەستکەین بە پاکردنەوەی تۆماری دەنگدەران وەروە پرۆژەیەک بۆ مۆزوعی بایۆمەتری بۆی کە بتوانین ئەوەندەی بکرێت تۆماری دەنگدەران پاکەینەوە و کاری جدی لەسەر بکەین بۆی کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەنە سیاسیەکان بێت.